کەستان بینیوە بێتە مەکتەبە بڵێ کتێبێکی منهەجی مەرحەلەی سێم بنێ با بیخوێنمەوە، کەس تاقەتی لێ هەیە؟ ئەو نەبێزراوە لە بەرچاوی مناڵ و لە بەرچاوی خەڵک بە ئێمەشەوە کە بەسەر ئەو کتێبانەی ئاسەرکەوتوی نەگەیشتوینتە ئەم پلەیە. بەڕاستی هیچی لە ژیانمانە ئیزافە نەکرد، نە ئەدەبێ، نە ئەخلاقێ، نە عیبادەتێ، نە خواناسیە. ئێمە خوێندن لە ئەلفەوە هەتا وەکو پرۆفیسۆری تەواوەکەی ناوی خوای تا نابیستین. ناڵێن خوا ئەمانەی فێر کردووی، ناڵێن خوا بۆی دروست کردوین. بیخوێنە و دەرەجە بێنە و دەرچۆ بەرز بەرەوە. واتە هەدەفەکە کتێبەکە نەبوو، عیلمەکە نەبوو. کامە مهمە بۆ ئیمتحان دەرەجەی تیابین ئەوە مهم بوو. تەمەنمان تێپەڕی بە دوای کۆمەڵێک کتێبی پڕ و پوچ ئێمەیان مەشغوڵ کرد. ناویان نا ئەلف و بێ، ناویان نا ئەلف بێ سی، ناویان نا قسەی بێمەعنا. من لە جاتوێی کە بچوم کتێبەکانی کیپس و ئەنتۆنیۆ و مێرشن ئۆڤینس بخوێنمەوە، خۆزگایە سیرەی دوو سەحابە، دوو پێغەمبەر، دوو پیاو چاکم بخوێنایەتەوە. بەداخەوە ئەگەر ئەم جوزئی عەمەیان بۆ کردینایە بە مەنهەجی ئیبتیدائی، ئێستا ئێمە لە عالەمێکی ترا بووین، لە شوێنێکی ترا بووین. مناڵ بزانە چەند فێریشتی جوانە بوو، هەل لە هەوڵەوە ئەی کردەوە من الجنة والناس. ئەم ناسە چێ؟ ئەم ناس ئەم خەڵقەیە کە تۆ ئەیبینی کوڕم، ئەی چێ خاوەنێتی؟ قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس. الله پێ ناسێنێ، ناسیشی پێ ناسێنێ، خوای ناسیشی پێ ناسێنێ. بەڵام ئێمە خوێندن لە ئەلفەوە هەتا وەکو پرۆفیسۆری تەواوەکەی ناوی خوای تا نابیستین. ناڵێن خوا ئەمانەی فێر کردووی، ناڵێن خوا بۆی دروست کردوین. بەڵام بینی جوزئی عەمە بەس خۆی ئومەتێکە، مەدرسەیەکە، دەسەخاتە سەر هەموو شتەکان. پێتەڵێ فەلينظر الإنسان مما خلق من ماء دافق يخرج من بين الصلب والترائب إنه على رجعه لقادر. بەڵێ فێرێکا لە چۆوە هاتووە؟ بۆ چۆشە چێ؟ هەل لە بیدایەتەوە. ئەمە دینە، نەک من دانیشم وردەکاری کوانتەم بزانم، بەس نەزانم بۆچی هاتووم، بۆچی دروست بووم، بۆ چۆ ئەڕۆم. ئەمە قوربەسەری ئومەتەکەی ئێمەیە. گەنجێ بێنە لەوە چە کتێبەکانی فیزیا و کیمیا و ئەحیا و دار و بەردی لەبەر بێ، بەڵام لەو سەرەوە يعلمون ظاهرا من الحياة الدنيا وهم عن الآخرة هم غافلون. أبا إسلام بيطلع فلينظر الإنسان إلى طعامه أنا صببنا الماء صبا. كرم سيري ونانك كي خويت هروا باساي سيري مكة ناشكري لسر مكة أو ناني كتو خواردد أو قن ميبو خواي قورا بوي دروس كردويد. أنا صببنا الماء صبا. أزاني ليك شركة 16 مليار طن بارانە بارێ لەبەرەوە هەل لەگەڵ عیلمەکە و سیرکردنی نانەکەی خۆیان کە خواردنە خوا فێرەکەیت ئەو باران لە چۆوە بارێ چێ بنازلێکا چێ ئەینێرێ. ئەفەرەئەیتم الماء الذي تشربون أأنتم أنزلتموه من المزن أم نحن المنزلون أفرأيتم ما تورون أفرأيتم ما تحرثون أأنتم أنشأتم شجرتها أم نحن المنشئون أفرأيتم ما تمنون أأنتم تخلقونه أم نحن الخالقون أفرأيتم ما تحرثون أأنتم أنشأتم شجرتها أم نحن المنشئون إنا جعلناها تذكرة ومتاعا للمقوين أي للمسافرين. ماما صبر زكان أو إلى قرآنها هي بوشي وجوانا بور دكارية عما يتساءلون عن النبأ العظيم الذي هم فيه مختلفون ألم نجعل الأرض كفاتا أحياء وأمواتا وجعلنا نومكم سباتا وجعلنا الليل لباسا وجعلنا النهار في ناس مشتاق بوكا من عليك ابتدائي أم برشاورونية لشكتي بيكي تراهيا بيا صوبا جا صالة أو كتب بمعنى منهجي ابتدائي هتا كل دان راوة كم بفوليكي قلب كلو سريع وقرامتو نايكرم لموضوع كستان بيني وبيت مكتبة بلا كتابيكي منهجي مرحلة سنبني بابي خينمو كستاقتي ليه أو نبي زراوة لبرشاي منالو لبرشاي خلق بإيه مشوا كبسر وكتباني أسر كوتونيجي شو أنت أمبليا بلان براستيش تجي بمعنايا براستي هيك لجيان معنا إضافة نكبت نە ئەدەبێ نە ئەخلاقێ نە عیبادەتێ نە خواناسیەک بیخوێنە و دەرەجە بێنە و دەرچۆ بەرز بەرەوە.
واتە هەدەفەکە کتێبەکە نەبوو، عیلمەکە نەبوو. کامە مهمە بۆ ئیمتحان دەرەجی تیابین؟ ئەوە مهم بوو. بەڵام لەمە دوای ماڵین کامە مهمە بۆ قیامەت با دەرەجە لەمەیا بێنین، چونکە ئینە ئیلا ڕەبیکە الڕجعا هەلە ئیقرأ ئەرەئیتە الذی یەنها عەبدەن ئیذا صەلى. بەڵێ فێری نوێژە بێ ئینجا ئاخر شت ئەو ئیقرأ ئەگەر نەتگەێنێتە خوا، نەتگەێنێتە قیامەت، نەتگەێنێتە نزیکبوونەوە لە پەروەردگار، هەموو ڕۆژە شتێکت فێر نەکا ئینەما یەخشە الله من عیباده العولەما نەبێ بە یەک پولی قەڵب نایکڕم. لەبەرەوە لە ئەخیرا ئەبێ بڵین وەسجود دوای ئیقرأەکە ئینجا وەقتەریب. ئەبێ ئەوەی کە لە مێشتا پڕێکەی وەکو گوڵەگەنم ئەوەنگە سەنگین و قورسەکە چۆکە پێدابا و سەرێ پێ بخاتە سەر زەوی بڵێ سبحان ربي الأعلى، سبحان ربي الأعلى.